بێگومان ئەزانی یەکێک لە کاردانەوە هەر گرنگەکانی مرۆڤ تووڕەبوونە کە زۆریش لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تیشکە خرێتە سەری کە کەسەکان خۆڕاگر بن. جا ئاری تۆ خۆت ئەگەر تووڕەبیت چۆن تووڕابیت؟ یەکەم جار پێم بڵە زۆر سەبر ئەگریت دوای تووڕابی چۆنێ؟ سێ خولەک ینی سێ دەخەوازم لێ بێن هەڵچوونەکە هەڵچوونەکەم ئیتر تاڵێ ئەو سێ دقی ئەگەر هیچ ینی لێم گەڕێتەوەوانە زۆر باشم سار دەبمەوە تاڵێم و تایمی خۆم. ئەمە شێوازی بەڵام ئێمەمانان ئەوانی کە ئاوهان سێ دقە هەڵچوونیان هەیە تۆ زێ مشکلە ینی مشکلم بوو مانایی کە ئەو سێ دقەیە ئەبێ بەرگە خاڵیکەنەوە بێ کەسی بەرامبەر خۆی بەرگە بگرێ بێ خۆی خاڵی کاتەوە شتە شکێنی لەو سێ دقەیە وڵی دەرەگەر لە بەردەست بێ لەواچ هەر نەتوانی ئارابیتەوە لاانێ جا ئێمە لەسەر ئەم بابەتە قساکەن کە ئەم شێوانەی دەربڕینی تووڕایی بە چ شێوەیە کە ئاری بەم شێوەیە سێ دقی پێچە هەڵچوونەکەی بەڵام باسی کرد خوانەکە سێ دقەیە ڕوبەڕووی ببێتەوە کەسی وایە ئەڵێ زۆر هەوڵەیەم کە بیکەمە خۆمەوە و دەری نابڕم هەر یەکە لانێ بە شێوازێک ئەم تووڕەیە ڕوبەڕووی ببینەوە کاتە لەسەر شێوازەکان قساکەن لەسەر ئەوەی کە کاردانەوەی کەسانی دەوروبەر چۆن بێت بۆی کە هێوربوونەوەیەک لەو کەسای دروست بکرێت و هەروەها لەسەر ئەم بابەتەش دروست قساکەن کە زۆر جار تووڕەبوون کێشە بۆ کەسەکان دروستەکە ئەبێ کۆنتترۆلی بکەیت کاتە تۆ چۆن بتوان زاڵ بیت بەسەر خۆتا لە کاتێکا کە تووڕە بیت لەسەر ئەم بابەت ها دوێن بە میواندارەتی زۆر بەڕێز نەبەست کەمال کە بەڕێزیان ڕێنمایی کاری دەرورین کاک نەبەست سڵاوە لێبێ زۆر سڵاو لە ئێوەش خۆشحاڵم کاک نەبەز شێوازەکانی تووڕەبوون چۆنە؟ بەڵێ بێگومان تووڕەبوون ئەتوانین بڵێن حاڵەتێکە لە هەموو مرۆڤەکانە بە ئاستی جیاواز هەیە وەکو زۆر شتیتر وەکو شادبوون وەکو خەمبار بوون وەکو چەند حاڵەتێکی تریانێ ئەمانە هەن بەڵام بە ئاستی جیاواز لە کەسەکانە دەرەکەوێت وتوانم بڵێم لە هەموو جۆرە کەسەکانە لە هەموو جۆرە تەمەنەکانە بەپێی هەموو ڕەگەزەکان یعنی دەرکەوتنی هەیە تووڕەبوون لە کەسانی گەورە ئەبیندێ لە کەسانی بچووکی شەبیندێ لە پیاو ئەبیندێ لە ئافرەتی شەبیندێ ئێمە ناتوانین بە بەردەوامی بڵین بۆ نمونە پیاو بە ڕەهایی تووڕەیە یان ئافرەت بە ڕەهایی تووڕەیە یعنی ئەمە شتێکی نسبی و شتێکی ڕێژەیە لە هەموو ڕەگەزەکانە بە هەموو بە شێوازی جیاوازەیە جا شێوازە جیاوازەکان ئەتوانم بڵێم زیاتر ئەوەیە کە جاری وایە تووڕەبوونەکە کەمە نیسبەتەکە کەمە ڕێژەیەکی کەمە جاری وایە زۆرم جاری وایە زۆر توندە جاری وایە هێواشە وەتوانم بڵێم تووڕەبوونەکە هەندێک لای هەندێکە ساتە یعنی کەم کەم دەرەکەوێ بەڵام لای هەندێک کەسی تر دایمی و هەمیشەییە یعنی بە بەردەوامی ئەو تووڕەبوونە ئەبیندێ بۆ ماوەیشە ئەخ منیش هاتم ئەم پرسیار لە بەڕێزت بکەم کە هەندێک لە کەسەکان ئەڵێ بۆتە بەشێک لە زاتم هەر ئەڵێن کەسێکی زوو هەڵچووە بەڵام هەندێک جارژەن بابەتە ئەڵێن ئەوە بۆی ئەلوێ کەسانی دەوروبەر تەحملی ئەکەن بۆیە ئەمیش هەر بەو شێوەیە بەردەوام ئەمە بەڕاستی کامیانە بەڵێ ئێمە ئەتوانین لێرە یعنی بچینە سەر هۆکارەکانی تووڕەبوون لە ڕاستیان طبعاً بە ئەوەش بڵێن یعنی هەموو تووڕەبوون بە گشتی شتێکی سەلبیە بەڵام جۆرێک لە تووڕەبوونیشمانەیە تووڕەبوونێکی ئیجابیەکەوە دوای ئاماژەی پێەکەین ئەتوانین یعنی بچینە سەر هۆکارەکان زۆر زۆرن یەکێ لە هۆکارەکان بۆ نمونە ئەوەیە یعنی پەیوەندی لەوانەیە بۆ ماوەی یعنی بۆ تایبەتمەندی ئەو یعنی کەسەکە سێتێک بێ یعنی تووڕەبوون تایە شتێکی زیاتر دەرکەوتو بێ بەڵام هۆکارەکان بەگشتی توانین بڵێن من هەستەکەم یعنی هۆکاری ژینگەی هۆکاری سەرەکی بێ ئەو چه ژینگەی خێزان یعنی لە بازنەی خێزانەوە با بڵین دواتر ژینگەی کۆمەڵایەتی گشتی دواتر ژینگەی قوتابخانە و فێرگە و ئەمانە و هەروەها کاریگەری میدیا لەسەر خەڵک ئەمانە هەموو یعنی واکەن کە با بڵێن یەکێکن لە هۆکارەکان یعنی خێزانێک کە بۆ نمونە بە بەردەوامی تووڕەیی کێشە نازانم چی ئەو جۆرەشتانەی تایە کە خێزانەکانیش بێگومان تووڕێبوونی تایە لەلایەن پیاولە یان لەلایەن ژنەوە ئەویش بێگومان کۆمەڵی هۆکاریە بەڵام ئەم ژینگەیە زۆر جار ئینسانی تووڕە دروستەکە یعنی مناڵ هەر لە مناڵیەوە ڕایەت یان لەگەڵ تووڕەبوون و گەورە ئەبێ لە گەنجی و دوایش کە ئەبێتە خاوەنی مناڵ و خێزان و ئەمانە بە هەمان ئەزمونە ئەڕواتەوە یعنی ئەم شتە کاریگەری لە سەرژیانی هەیە تا ئەو کاتە ژیانی تا ماوەیەکی زۆر لە تەمەنی دواتر ژینگەی گشتی کۆمەڵایەتی کە ئێمە دێنە دەرەوە لە شوێنە گشتیەکان و یان با بڵین لە قوتابخانە مامەڵەکردنی مامۆستا و مامەڵەکردنی قوتابخانە لەگەڵ مناڵ و ئەمانە هەموو ڕۆڵ و کاریگەریە کە زۆر جارێمە ئەم جۆرە دیاردانە لە ئەبینین لە قوتابخانەکان بەداخەوە ئەجا دواتر وەکووتم کاریگەری میدیا و کاریگەری هۆکارەکانی ڕاگەیاندن و ئینتەرنێت و ئەو هۆکارانە ئەمانە کە تۆ کۆمەڵی بەرنامە کۆمەڵی ئەفلام کۆمەڵی شت ئەمانە ئەبنە هۆکاری تر ئەتوانین بڵێن جاری وا هەیە
با بڵێن هەندێک لە نەخۆشی ئەبێتەوە کاری تووڕەبوون یان لەوانەیە نەخۆشیێکی دەرونی یان نەخۆشیێکی دەماری حتا ئەتوانین بڵێن نەخۆشی جستەیش زۆر جار بۆ نمونە نەخۆشیێکی درێژخایەن یعنی کەسێکە نەخۆشیێکی درێژخایەنی هەیە یعنی بمانەوە نەمانەوەی کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە تووڕە ئەبێت یان هەندێک نەخۆشی جستەی لەوانەیە پەیوەندی بە ڕژێنەکانەوە یان پەیوەندی بە هەر لایەنێکی تری جستەوە هەبێ زۆر جاریش یعنی ئێمە ئەبینین ئەم تووڕەبوون وەکو وتم کە بە شێوازی جیاواز دەرەکەوێ هەندێکی بە قسە زارەکیە یعنی هەر بە زمان دەرەکەوێ هەندێکی جستەیە تۆ لە جستەی کەسەکەی ئەم شتە ئەبینی لە هەڵسو کەوتیا بە تووڕەیی هەڵەسێ بە تووڕەیی دەسێک بۆ شتێکە بە تووڕەیی با بنین یعنی زیاتر شتەکە لەلایەنی جستەیەوە پێوەی دیارە بە هەر حاڵ یعنی هۆکاری تر بۆ نمونە گومان بردننی خراپ بە دەوروبەر یەکێکی ترە لەو هۆکارانە یعنی کە من ئەگەر گومانێکی خراپم بەرامبەر بە دەوروبەرەکەم هەبێت چ لە ناو خێزانە چ لە ناو قوتابخانەیانە و شوێنانەی کە کاریان لە ناو هاوڕێکانە تەمەن ئەم جۆرە ئەمیش یعنی جۆرێک ئەتوانم بڵێم لە کەم و کوڕیان جۆرێک حتا لە نەخۆشیش ئەتوانین بڵێن کە تۆ گومانی خراپت بەرامبەر بە کەسەکان بر زوو هەڵاچی یعنی هەستەکەی کە ئەوان قساکەن باسی تۆەکەن هەستەکەی ئەوان کە شتێک گەڵێن ئەڵی لەوانەیە باسی من بکەن ئەوانە هەست بە کەمیکردن لە چیەوەیە کاک نەبەز ینی هەر بەڕێمە بۆ پرسیارەکەی هاوکارم سەحەریش ینی هەندێک کەسێک کۆنتترۆڵی خۆی لە دەستدادا ینی بە هیچ جۆرە ناتوانێت کۆنتترۆلی کە هەندێکەیە ئەوەندە پانگە خواتەوە لە سنگالە خەریکە دڵم ئەتەقێ بە شتێک دەری بڕم ئیتر ئەگەر شەڕ لەگەڵ دیواری شاکە ها لە کوردواری خۆمانە دەست پندێکی لە شەڕ لە بێشی باشترە قەت شیوانە قەت لە بێشی باشتر قسەیەکەیە لە ئەمە بۆچی ئاوایە ینی بۆ لە کەسێکە بۆ کەسێکی تر ئەم توانای بە خۆداگرتنە جیاوازی هەیە بەڵێ ئێمە دوایی کە هاتینە سەر چارەسەرەکان ئەو کاتە ئەتوانین یعنی بڵین لە کەسەکانەوە چارەسەرەکانیش بە پێی کەسەکان جیاوازە چونکە ئێمە کە هۆکارەکان بە پێی هۆکارەکان چارەسەرداندێ یعنی ئەگەر کەسێک لەبەر نەخۆشی تووڕەبێ ئەمە چه چارەسەرێکی لەگەڵەداندێ کەسێک کە لەبەر ئەو هۆکارانە بۆ نمونە وتمان گومان بردن کە خۆی ینی کەسایەتیەکە بەم جۆرە ئەم حاڵەتە تایە زاڵە چارەسەرەکەی ئەم بە جۆرێکی ترە بێت کە ئەوەیە چارەسەرەکەی گومانی باش بە خەڵک بەرێ بە خۆیان بچێتەوە بزانێ ئەو شتانە کۆمەڵێ وەهم و کۆمەڵی گومانن لە خۆیان نەک ئەوە حەقیقەتیانە بێ جا هەندێک هۆکاری تر بۆ نمونە هەست بە کەمیکردن یعنی ئەو کەسانێک کە هەست بە کەمیەکەن یان با بڵین لە خۆیان جۆرێک لە کەمی ئەمانە وای لێکە کە تووڕەت بێ بەرامبەر یا هیچ پێ نەبوون یا نەزانین یا ئەمانە یا خۆ سەپاندن یعنی چ لەسەر ئاستی خێزان چ لە ئەسەر ئاستی ئیشوکار و ئیدارە و تا ئاستی فراوانتری کارکردن ئەو کە هەندێک کەسێ بە تووڕەبوون خۆ جۆرێک لە خۆ سەپاندن خۆی بسەپیانە ئەتوانین یعنی بچینە سەرەوە کار ڕاپرسێکمان هەیە چۆن کۆنتترۆلی تووڕەی خۆمان بکەین بۆ چوونی هاوڵاتیانمان وەرگرتووە لەسەرەوەی کە بەتەبەتیان مانگەش مانگی ڕەمەزانە بابەتی هەڵچوون و تووڕەبوون زۆر زۆرە ئاماژە بڕشەکەین هۆکارەکە ئایا برسێتی بێتە بێگومان لە ڕوانگەیانی شەو بێگومان تووڕەبوون و هەڵچوون ڕۆژەکەت بەتاڵەکات ینی خێرەکەی کەمەکاتەوە مابزانین هاوڵاتیان چۆن کۆنتترۆلی تووڕەی خۆیانەکەن گوێبیستی ڕابۆچینیان نەبین و درێژە بە بابەتەکەمان نەدین و چارەسەرەکان باسەکەین لەگەڵ کاک نەبەس کەمالدا ڕێنماییکاری دەرونی با پێکەوە ڕاپرسەکە ببینی لەو ماوەیەش تا کاتی یەک تۆ سەڵکی تحملی کەم دەبێتەوە تۆزێک عسەبی دەبێتن لە مۆزوعەکاندا زیاد لە پێویست تووڕە دەبێت چۆن وا بکەین کە بەسەریدا زاڵبین بۆ خۆت چۆنی لە کاتی تووڕەبووندا من بەخۆم زۆر جاران کە تووڕە دەم ڕاستەخۆ ڕەتفاعلم دەبیتن یعنی دام بخۆم دادەنێم ئەو شتم زۆر زۆر هەڵەیە ڕاستەخۆ ڕەتفاعلم دەبیتن ناتوانم زۆر جارێک کۆنتترۆل خۆم بکەم نەگەر لە مانجی ڕەمەزان لە مانکات بەڵام لە مانجی ڕەمەزان زیاتر ئەو شتە پەرە دەسێنێ زۆر جاری جانی بیرم کردۆ یانی ئێستا نەک لە ماژڕە مانکان تریشدا ئەو شوێنێکەوە ینی تووڕەت دەکەن یان بێتاقەت دەکەن ئەو شوێنی جێبێلی یان بێدەنگبی زۆر زۆر باشتر لەوەی ڕاستەخۆ ڕەتفەڵ واللهی تووڕەبوون لە بەشەدا خۆی دەکەیتە سەر کەسەکەی کە کێشەشی هەیە دەبینی هەیە کێشەی کۆمەڵایەتیان هەیە کێشەی باریدارایی هەیە ئەو کەسە دەکەیتە سەر و کەسێک کە کێشەشی هەیە خۆ دەتانی خۆی کۆنتترۆل بکات لە تووڕەبوون یان نا لە ڕەمەزانیشدا زیاتر لە خۆی نزیک بی نوێژەکانت بکەی زیکرەکان بکەی بەڕای من دەتوانی باسانی بەسەر کێشەکە یان تووڕەبوونەکان دازدار بێت بۆ خۆت ڕەتفاعلت بۆ ئەو کەسەی چۆنێکە تووڕەت دەکاتن کاردانەوە چییە؟ وەڵڵە بێدەنجی زیاتر ئێمالیکەی باشتر نەوەکو بە ئێستا تۆ تووڕەبی قسەک لەوی لەوانەیە کێشەکە گەورە بیتن ئەوجا بێدەنجی هەڵبژێری باشترە والله ئەمن زۆر بە کەمی عەسەبی دەبم میسانە چی هەدوو لەسەر خۆم
ئەگە عەسەبی ئەوەش بم دام بە ئەوەی خۆمدا دەگرم هەتا پێم بکرێ هادەم تێ بۆ کەسانەی کە تووڕە دەبن شتی دەشکێنن هاوار دەکەن هیوادارم ئەو خەلکانە بەڕاستە تا پێم بکرێ دام بە عەسەبیات خواندا بگرن بەڕاستی یعنی هەرچەندی لەگە مارەوە باش بن ئەو بە هەرکەمە یعنی عەسەبی چنیە بەڕاستی یعنی نەگە لە ڕەمەزانە ئەو مانگەکانی چەند پێ بکرێ دام بە خۆی دابگرن مانگەشی تاعەت و عیبادەتی خوددایە پێویست ناکە ینی خەڵک کە تۆ بە ڕۆژی دەبی ینی خۆت تەنگا بکەی خۆت چپرزە بکەی ئاکە تو ئەو مادیبوونەی ڕۆژی وایە کردووی تۆ بۆ خەلکی بە ڕۆژی نابی پێویستیش ناکە یانە تو خۆت مشەوەش بکەی و شپرزە بکەی هەمیشە پێویستە بە تەحامل هەڵسوکەوتەکی جوان لەگە خەلکی بکەی وەبی ڕنگدانەوەی ڕۆژەکەی لێت ڕنگ بداتەوە من خۆ بە ڕۆژیمە بۆ خەڵک بە ڕۆژی نیمە بچم تووڕە بم لەگە خەلکی هەسوکەوتی خراپ ئەنجام بدەم ئاجە لە هەر شوێنێک بیت نەخێر پێویستە تو هەمیشە تو لۆ خوای بە ڕۆژی ڕۆژەکەت ڕنگدانەوەی هەسوکەوت کە لە خۆمان بە ڕۆژی بووینە نای بەرامبەرەکەمان عادسکەین ئەوجە چەند باش من لە خۆمان ئەخلاقی خۆمان باشترە نییە چەند باش بین لە خۆمان لۆ دەوروبەرەکەمان باشترە تشتی باش خەرک چاوت لێ دەکا بەس تشتی خراپ نەفرەت لێ دەکەن ئەوجە هیوادارم ئەوی مسلمانە بە ڕۆژی وەلی خۆی بە ڕۆژی بووە و هەر نەکە خەرک لێ بڕەنجێتن ئەو حالی بکاتن خەرک چاوی لێ بکاتن ئەمەدای مەعاول دەکەم تووڕە نەبم ئەگەر تووڕە بیمە ئەو فکری دەکەمە ئەم بە ڕۆژی مەوڕ کە بە ڕۆژیمە نابی تووڕە بوو سەبارەت بە تووڕەبوون لە مانجی ڕەمەزاندا پێغەمبەرمان چەند شوێنێک وەسفی کردیان باسی کردیا کە ئینسان پێویست نییە بە تەنیا ینی بەس بە خواردن بە ڕۆژی بی خۆی بگریتەوە لە خواردن و لە ئاو پێویستە لە زمان بە ڕۆژی بی لە دڵ بە ڕۆژی بی لە مێشک لە هەڵسوکەوت لە ئەخلاق لە ڕەوش بەرامبەر کەسی بەرامبەر کە هەڵسوکەوتی چۆن بێتن هەندێک کەسن ئێستاکە کە بە ڕۆژ دەبن ینی هەر خواردنەکەی لە خۆی گرتۆ لەگە ئاوەکەی بەڵام لە زمان لە قسە بە ڕۆژینیان کەسەشی تۆڕا کەسەشی عەسەبی پێویستە ڕەچاوی هەندێک شتکات ئینجا ڕۆژەکە بێت. بەڵێ سپاس بۆ هاوڵاتیانی ئازیز لە هەولێر بۆ ئەوەی کە بۆ چوونی خۆیان لەسەر تووڕەی و ئەوەی کە چی بکەن لەو کاتەیە دەربڕی جا ئێستا بابڕێنە لای کاکنەبەز لەگەڵ بەڕێزیان قسە لەسەر ئەمە بکەین کە هەندێک لە ئەو بەڕێزانە ئاماژیان بۆ ئەوە کرد کە لە ڕەمەزانی شابۆ نمونە پێویست ناکاتەوە گە بە ڕۆژ و ئەبید ئەمە بکەی بە هۆکارێک بۆ هەڵچوونی خۆت و بۆ تووڕەبوونەکەت ئایا بەڕاستی برسێتی وا ئەکات کەسەکان هەڵ بچن وا ئەکات تووڕەیان بکات بەو ڕادەیە کە ئێمە بینین هەندێک جار من وازانم برسێتی تا ڕادەیەکی ینی تا نسبەتێکی کەم هۆکارە بۆ تووڕەبوون بەڵام ئەویش لە کەسێکە و بۆ کەسێکی ترە گۆڕێت چونکە کەسی واشەیە برسیژە بێ و تووڕەش نابێ بەڵام ئەتوانم بڵێم یانی تۆزی کاریگەری هەیە لەسەر تووڕەبوون بەڵام ئەم برسێتێکە لە ڕەمەزانە هەیە جیاوازە یعنی وەکو بڵێ برسێتی ڕەمەزان ڕات ئەهێنێ لەسەرەوەی کە برسیش ببیت و تووڕەش نەبیت خۆویستانەکە ڕۆژ و گرتن تۆ ئەبەستێتەوە بە کۆمەڵی مەعانی بەرزەوە یعنی بۆ نمونە ڕۆژوگرتن هەر ناڵی برسی بە ئەسڵەن یعنی برسیکردن ئامانج نییە لە ڕۆژوە برسیکردن یعنی ڕاهێنانە یعنی تۆ بوو کە خۆت ڕابگری لەسەر برسێتی بووی بتوانانی لەسەر شتی تریش خۆت ڕابگری یعنی بتوانی چاوەڕوانی بکە یەکێ لە شتانەی بۆ نمونە لە ڕۆژوا زۆر باسەکرێ باسی سەبرە یعنی باسی ئارامگرتنە هەتا بە مانگی ڕۆژوو ئەوترێ مانگی سەبر یعنی یعنی ڕۆژ و گرتن ئینسان فێری ئەم لایەنە معنەویە بەرزانە ئەکات تۆ پەیوەستەکاتەوە بەلایەنی ئیمانیەوە تۆ پەیوەستەکات بە ڕەحمەتی خوای گەورەوە کە لە مانگی ڕەمەزانە زیاتر ئینسان هەست بەمە ئەکا کە مانگی ڕەمەزان بە مانگی ڕەحمەت ناو ئەبرێ زیاتر ئینسانها هەست بە بەزەیی ئەکا هەست وانە بەرامبەر بە کەسانی تر یعنی هەست بەوە ئەکات کە دڵی باشتر بێ لەگەڵ کەسانی ترە کۆمەڵی مەعانی معنەوی یعنی برسێتیەکە وا بڵین وەکو بڵێ شتێکە پەیوەندی زیاتر بەلایانی دەرەکی و ئەوانەوە هەیە بەس لەناخەوە کۆمەڵی مەعانی هەیە یعنی ئێمە ڕامانەهێنێ لەسەری کە ئەم شتە معنەوی قوڵانە لە ئێمە یعنی زیاتر تەحەکوم بەسەر ئێمەیە ئەکەن و کاریگەرە بن لەسەرمان من ئەگەر زانیم یعنی کە تووڕەبوون و هەڵچوون تووشی گوناهمەکە و تۆڕەبوون و هەڵچوون شتێکە بێزراوە لە ڕوانگەی ئاینەوە وەکە زانیم با بڵین کەسی ئیمانداری یعنییان با بڵین ئەوەی کە ئێمە بۆ نمونە بگەینە ئەو ئاستە
لە ڕەحمەتی خواوە سەیری بەندەکان و مرۆڤەکان بکەین. خوای گەورە ورحمتي وسعت كل شيء بون من يعني ديارترين صفاتي خواي جور الرحمن الرحيم ويما ببردوامي روجان أمدو صفتي خواي جور لسر زمان معنا بسم الله الرحمن الرحيم لنا وهمنا وبيروزكاني خواي جور بوشي زياتر أمدونا وبكارين ويما زياتر لنيوان خمانا برخورد من لقل أمنا وانا يابي يعني خواي جور خاوني نودونو ناوي ترى بلان زياتر لقل أمانة ما الله أكيد كاتك إما أجر بون منا يعني للروانجي رحمي خوا وسيري مروفكان كين زور لسر خوا بين زور أسوده زور بابلين زور بالرحمة بين زور يعني بلين بتشاوي مهربانية وسيركن شو كم يعني خواي جوري ما أزانين بهمو مروفكان همو اشتكان يعني همو يعني بهر آينة كوبن ببندي خوان يعني أزاني بابلين بون منهنانا أو ألين شون باوكيك يعني شون سيري من على كان يكباش بن خراب بن أرشونك بن لراستيا يعني بتشاوي مهربانية وحزكها هم يعني باش بن توربوني يعني اشتكي شيء بباوك كلوان بو برجواندي أوانا ما بس مجر إنسان بقات أم معاني جوان وبرزانة كلا آينا هن لراستيا أو كاتا يعني رات هنا لسرويك بابلين نكهر لحالتي برسيال لهيج حالتك تراتو بابلين كنترول لدست لدي بالله بتواني خورا قربي لراستيا كومل يعني معاني تربون من بعداشتي أم جورشتانة كإما كومل جايكي باوردار يعني كاريگري يعني باور لم روانه بو خوي يعني دوري بس ام تخلقي كما وقر بخيراي والله من بيتوا هيج تكنيك هي بو كنترول كرني توري يعني بون من كسك زور توري بس نقعد حالتي تونو تيجي كبداخو يعني زور جاربيني تو هر توربونا كانت تونو تيجي ليا كيتو حالتك تكنيك اشتيكي لروي درونيه وكسك هي وربكاتو هەندێک تەکنیک و ڕاهێنان هەن لە ڕاستیە بەڵام من وازانم لەوانە گەورەتر بنبڕکردنی هۆکارەکانی تووڕەبوونە یعنی بەگشتی جارێ لە ژینگەیە ژینگەی ئێمە ژینگەیەکی بێ تووڕەبوون بێ لە ماڵ و لە خێزان و ئەمانە وانەیە ژینگەیەک بێ تەساموحی تیابێ لێبوردنی تیابێ زمانی خۆشەویستی تیابێ ئەمانەی تیابێ ئەمە ببێ بە فەرهەنگ ببێ بە کەلتور یعنی ببێ بە ڕۆشنبیری لە ناومانە ئەمە یعنی بەرەبەر لەوێەوە من وازانم چارەسەرەکە دەست پێکەوە وەکو وتم یعنی ئاینداریش بۆ خۆی زۆرجار ڕۆڵێکی جوان و کاریگەر لەم ڕۆ ئەبینێ دواتر با بڵین ئەو هەندێک هۆکار یعنی بۆ نمونە کێشەی نەبوونی یان فەقیری یان نەداری یان ئەم جۆرە کێشانە بن هۆکاری تووڕەبوون ئەم کێشانە بن بڕ بکرێن یان وەکو وتم کێشەی نەخۆشیە وانەیە ئەو کەسە جاری وایە پێویستی بە دەرمانە پێویستی بە چارەسەرە یان پێویستی بەوەیە کە ڕێنمایی پزیشک وەربگرێ وەکو وتم یعنی هۆکارەکانی تر بۆ نمونە هەست بە کەمیکردن چۆن ئینسان ئەم هەستەی تیانە بێت چۆن گومانی خراپ بەرامبەر بە دەوروبەرەکان نەبا ئەمانە یعنی یارمەتی دەرێکی باش و گەورن يعني بو أوي كإما زال ببين أو راهنان وتكنيكاني كجنابت باسية كي زورجار لسر يعني بلين لو كاتيا كمروف بونمونا بتنهاية جاري وعي توربوني كي يجري الله من توزي كتير أو أكمل أنا خوي أعماد كردو بو توربوني لما كاتيا أتواني يعني راهنانك تكنيكك خو خريج كردن بشتي كتير وبونمونا يعني جورك لورزش يعني جورك لهنا سداني تايبد يعني حتى بس لو أكرك جماردن لجمار يكوب وجمار صد أم جور تكنيكانا هن لراستي أبو أوانا بلا من وأزانم هو كاركان لبشت يعني هو كار بنرتي كان لو ديو أو شتانا وأنا بلا أو شتانش باش يعني تو لو كاتيا فرياب كبير لو كاتيا بتشيد يعني مشغول بي بخن ويشتكى وسيري موبايلك كي جولا آيتك بقري جولا آوازك بقري خد جولا ببابتي كترو مشغول اشتكي ترى يعني بون من آين الله لو كاتيا تو بروي دزنيوجك بقري أمانة يعني بو أو حالة ثانية كإنسان بتنهاي وخويا ما ذكردوا اشتكي ترى أبي بيلهم أبي دور كساني دور بر يارمتي دربن بو كم كردنوي توربوني كسكان كاتك إما بينين كسك يعني توربوني زورتها إما جنبينه هو كاري زياتر بداخل جاري واي إما أو رول السلبية أبينين بقى خورا قربين بقى دوري ثواني نجهر هم مشتكى بخينا سرو كسب بتاعي بدواني كتوربون وبشتكي زالك كرة دبر برداخي أي صار بخورا وش هرب خوي بقسيك جد تواني تو كسك هي وربكيت وسباس برز نبس كمال رن مايكاري دروني سباس بو تكانا سباس بو إيه وش دوا جار جورك لتوربون كوكو إشارة بيكر توربوني إيجابية كو توربونا برامبر بما فخواردنا برامبر بستما برامبر ببيش الكارية برامبر بوي كمروف يعني وكو خوي كاتك هندك يعني ناحقي أو شتانا أبينه جورك لتوربوني بود روسبه أو نيل للشاعر كان ناويين رقي بيروز يعني توربوني بيروز لا لا روانجي تريشو بلام نبي أمشتانا بقاعدة تندي تيجي نبي بقاعدة سنوري دست درجي كزور جار توربون إنسان برو أو أباد ببيت تندي تيجي يا بيت أوانا أبيتو للرقي خويا وباشتكان زور سباس ممنون بعمل دبوني بريزن